ئێمە لە موسڵپەندێکمان هەیە، نازانم لا ئێوە هەیەیانە، دەڵێ خۆی ڕەزاگرانە و کچیشی بووە، واتە خۆی کەسێکی ڕەزاگرانە و کەسیش خۆشی ناوێ، کچیشی بووە، لەبەرەوە ڕقەکە بەرامبەری دەبێتە دوو هێندە، ئەوانیش هەم شیعین و هەم کورد، بۆیە بربژێر یەکەم دەبن بۆ ڕاگواستن کاتێک نێتی تەسفیر هەبوو. هەر لەبەرەوەش کوردی فێلی لەو پرۆسەی ڕاگواستنەدا تایبەتمەندییان وەرگرت. دیارە ڕاگواستنەکەیان لەسەر ئەو بنەمایە بوو کە ئەوانە ئێرانین. هۆکار یەکەم ئەمە بوو، بۆیە بەرەو ڕاگواستنە کەوتن. بەڵام مەترسیەکە لەکوێدا بوو؟ لەوەدا بوو وەجبەکانی سەرەتا کە ڕاگوازران بەشێکیان بوونەوە بە سەرباز و لە جەنگی عێراق ئێراندا هاتبوونەوە بۆ شەڕ. هەندێک لەمانە بەدیرگیران و لە کاتی لێکۆڵینەوە دەرکەوت عێراقین و لە ڕاگوێزراوەکانن، بوون بە سەرباز و هاتوون شەڕی ئێمە دەکەن. بۆیە سەدام حوسێن بڕیارێکی دەرکرد، دەڵێ هەر کەسێک بەر ڕاگواستن بکەوێ و لە تەمەنێکدا بێت کە بتوانێت شەڕ بکە، ڕەوانەیان مەکەن و بیان کوژن. ئەمەش هەنگاوێکی مەترسیدار بوو لە زنجیرەی فەرمانەکانی کوشتنی بە کۆمەڵ و ئەو گۆڕە بە کۆمەڵانی کە لە 1970 دەستی پێکرد. چونکە هەردوای ئەوەی شەڕ هەڵگیرسا، ئیدی هێواش بە گۆڕی بە کۆمەڵ ئاشنا بوون. هەر کەسێک لەسەری سەلما بایە کە بەڕەچەڵک ئێرانیە، چفەیلی و تەنانەت زۆر هەبوون بەڕەچەڵک عەرەبیش بوون، بەڵام لەسەریان سەلما بایە کە ئێرانین، ڕەوانەی مەرگ و گۆڕی بە کۆمەڵ دەکران. ئاوا بوو کە ئەو گەنجانە بێسەر و شوێن بوون و لە گۆڕی بە کۆمەڵدا دۆزرانەوە.